چی هەیە باسی بکەم باسی کێندەر بکەم ئەخر باسی چی بکەم 7 سارە بەرمیلە نەفتەکەم وەرنەگرتیە 7 سار ئەتو بەرمیلە نەفتەکی وەرنەگری دەبی چ ویلایەتێک بی. خانەنشین و پێشمەرگە دێرینەکانی دانیشتووی سنووری پارێزگای هەولێرن لەبارەی گوزەرانیان ناڕازین و وەک خۆیان دەیڵێن ماوەی 7 ساڵە بەرمیلێک نەوتیان پێنادرێت ئەگەرچی لەسەر دەریای نەوت دەژین. پێشمەرگە دێرینەکان بەڕێپێوان و خۆپیشاندان لە بەردەم پارکی منارەی هەولێرەوە چوونە بەردەم پەرلەمانی کوردستان. ئەوان داوای ژیانێکی باشتر و شایستە داراییەکانیان دەکەن. جام ئەگەر پڕبوو لەسەری دەڕژێتەوە لەسەری ڕژایتەوە تەواو خەڵک تەعاملی نەما تەواو یعنی بەسە تەواو پێ دەرێن تەواو ستۆپکە و بەسە تەواو بێزار بووین ئەگەر بێزار نەباینە لە سەدامی ئەو هە خۆمان ئیبادە دەکرد ماری خۆمان وێران دەکرد بەدەستی خۆمان وەرە چێت دەوێتن لەوانە زیاتر لە 20 شەهیدم هەیە ئەمن ئەلعانێکی یەکەم حیساب بکەم لە بۆت لۆمان کردەوەی لێبێ ئێمە خۆمان ناناسینەوە ئەوانەی کە دووجار و دەجار بریندار بووینە کە ژیانمان ژیانی گەنجیمان لە پێناوی ئەو وڵاتە داناوە ئەو ئەوانەی بگەنە ئەو ڕۆژە بۆ ئەوە نا ئێستا پێ بن بە ئیمپراتۆر وڵاتەکە و ملەتەکەی خۆمان تەدمیر بکەن تەسمیلی ئەو بکەن. بەشێکی تر لە پێشمەرگە دێرینەکان دەڵێن ماوەی 3 ساڵە پرۆژە یاسایەکمان داوەتە پەرلەمان تایبەت بە پێشمەرگە دێرینەکان بەڵام پەرلەمان ئامادە نییە دەنگیان لەسەر بدات. جاری پێشوشتون پێماوتن ئەگەر ئەو جارە بەجددی ئیشی لەسەر نەکەن ئەمە بە شێوازشت کرد دێن سەردانتان دەکەینەوە دیارە بێباکانە سەرۆکایەتی پەرلەمان هەڵسوکەوتمان لەگەڵ دەکات بۆ ئێمەش بڕیارماندا کە بەو شێوازە بین ئەو جارە سەر وەکو ئینزارە چکە دەبیتن ئەگەر بەڕاستی ڕەنگە تریش بین چونکە ئەمە ڕۆژانێک دیفاعمان لە تەواوی میلەتی کوورد دەکرد ئێستا دەتوانین دیفاع لە خۆشمان بکەین ئەگەر مەوزوع ڕێزگرتن لە دەستکەوتەکان و خوێنی شەهیدان نەبیتن ئەوانە ناتوانن بێبەڵێنیمان لەگەر بکەن. داواکاری ئێمە لەسەر ئەو وەزعی خانەنشینانی پێشمەرگەی دێرینەکانە کە حکوومەت زۆر قەولی با خانەنشیناندا بەڵام هیچی جێبەجێ نەکردیە. داواکاریەکەمان ئەوەیە ئەو قەولانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێشمەرگە دێرینەکانیدا ئەو قەولانە جێبەجێ بکەن. سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و هاتنی 200 ملیارد دینارەکەی بەغدا و داهاتی ناوەخۆ و هاوکاری هاوپەیمانان کەچی حکوومەتی هەرێم هێشتا موچە لە کاتی خۆیدا دابەش ناکات و ماوەی 10 ڕۆژە خانەنشینان دەچنە بانکەکان و زۆرینەیان موچەیان پێنادرێت. لە ماوەی 1 مانگیشدا 5 خانەنشین لە سرەی موچە و هەوڵی وەرگرتنیدا گیانیان لەدەستداوە کەچی حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی نەبووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.